زۆر پێویستە هەر یەکێک لە ئاستی خۆمانەوە بە ئامادەبوونی دۆستان و ئەندامانی کۆمەڵی دادگەری لە سنووری مەڵبەندی چەمچەماڵ وەکو نەریتێکی ساڵانە لە مەراسیمێکی بەرفراوانی جەژنە پیرۆزەدا دروشمەکانی جەژن بەرز ڕاگیران ئامانز لە مەراسیمەکە لە نزیکەوە بینینی ئەندامان و دەربڕینی خۆشی و شادی جەژن بوو بە شێوەی بە کۆمەڵ و ڕەوانەوەی ماندووبوونی کار و چالاکی و خزمەتی ئەندامان. بەڕاستی ئەمانە ڕۆژانی خوان، ئەمانە ڕۆژانێکی زۆر پیرۆزن، ئەمانە دروشمەکانی جەژنن. ئێمە وەکو ئەرکی سەرشانی خۆمان هەستاین بە ئاهەنگێکی جەماوەری خێزانی کە لێرەیە دوعا و نزا ئەکەین بۆ یەکتری جەژنە پیرۆزە ئەکەین و پێکەوە لێرە خێزانەکانمان، مناڵەکانمان، گەنجەکان. بەڕاستی ئەمڕۆ من هەست دەکەم کە جەژنم کردووە، جەژنێکی فیعلیم کردووە، چونکەم بۆ نانە بەڕاستی لە ڕابردووە زۆر کاڵ بوونەتەوە. الحەمدوللا ئێستا ئێمە سواز بۆ خوای پەروەردگار ئێمڕۆ توانیمان جەژنێکی حەقیقی بکەین، جەژنێکی ڕاستەقینە بکەین، بە ناوچەوانی گەنجەکانمان و دیار و بە ناوچەوانی کچەکانەوە دیار و بە ناوچەوانی ڕشتپێکانمانەوە دیار بووکە هەستێکی خۆشیان هەبوو کە یەکتریانە بینی بۆ نەیەکە جەژنە. بۆیە بەڕاستی ئێمە دڵخۆشین کە ئێمڕۆ سپاس بەخوای گەورە وەکو مەڵبەند توانیمان ئەو خەڵکە کۆ بکەینەوە لە دۆست و خۆشەویست و ئەحباب. بەشێک لە مەراسیمەکە تەرخان کرابوو بۆ نزاکردن بۆ سەرجەم مسلمانان و مسلمانانی کەرتی غەزە بە تایبەتی کە لە ئێستادا بە بارودۆخێکی سەختدا تێپەڕ دەبن. دیارە ئەمڕۆ ئێمە لە ڕۆژەکانی کۆتایی جەژنی پیرۆزی و قوربانی پیرۆزین لە ئێستا وەکو نەریتێکی ساڵانەی لێ هاتووە کە خێزانەکانی شارەکەمان لە بەڕاستی شوێنەکە کۆ بینەوە جەژنە پیرۆزە لە یەک ئەکەین. ئەمە لەلایەکی تریشەوە لەلایەن مامۆستا بەڕێزە ئاینەکانی خۆمانەوە دوعا بۆ سەرجەم مسلمانان ئەکرێ بە تایبەتی ئێمە ئەبینین خۆمان لە چی وەزعەکەین و مسلمانان و هەروە خوشک و براکانمان لە کەتی غەزە لە چی بارودۆخەکەین. ئەمە ئومێد دەکەم ببێتە ئەزمونێک بەڕاستی لە شارەکانی کەشە. بەشداربوانی مەراسیمەکە دڵخۆشن بەبوونی نەریتێکی لەو شێوەیە پێیان وایە جەژنکردن بە شێوەی بە کۆمەڵ چێژی تایبەتی هەیە و دەرفەتێکە بۆ یەکتەرناسین و دروستکردنی پەیوەندی زیاتر. دیارێکێک لە ڕێکە زۆر کاریگەرەکان بۆ دروستکردنی کاریگەری و گەیاندنی پێم کاری بە کۆمەڵە. کاری ئیسلامیش کە یەکێ لە دیاترین سیفەتەکانی کاری بە کۆمەڵە لە زۆر هەڵیداوە ئەم سیفەتی خۆی وەگەڕ بخە. یەکێک لەو ڕێگەیانە ڕۆژی شادی خۆشیە. واتەجگە لە مەیدانی پەروەردە و مەیدانی کاری ئیسلامی و مەیدانی کاری سیاسی ئێمە ئەومان لەبیر نەکردووە کە لە ڕۆژی خۆشی و شادیشە هەر بە کۆمەڵ وڵێ هەر بە گروپ خۆشی و شادی لەگەڵ یەکتری بەش بکەین. ئەمە کارێکی زۆر گرنگە. دیارە ئەمڕۆ لە کۆبوونەوەیەکی زۆر نایابدا کە مەڵبەندی چەمچەماڵی کۆمەڵی دادگەری پێی هەستا بوو، هەستا بە ئەنجامدانی کۆبوونەوەیەکی خێزانی کە بەڕاستی شتێکی زۆر نایاب و تایبەت و گرنگ بوو بۆ یەکتر ناسین لە نێوان خوشکان و برایان، بە تایبەتیش خوشکان کەمتر یەکە بینین، کەمتر دەرئەچن، زۆر جار بۆ ئەوەی گرفتی ماڵ و منداڵ و ئەوانە زۆر دەکەم دەرەچن کەمە زۆر تایبەت بوو، زۆر نایاب بوو، زۆر دەستخۆشیان لێەکەین. بۆ ساڵی سێمە کە مەڵبەندی چەمچەماڵ مەراسیمی جەژنی بە کۆمەڵ ئەنجام دەدات وەکو نەریتێک و شێوازێکی جەژنە پیرۆزە دەیەوێت لە داهاتووشدا بەردەوامی پێ بدات. ڕەبین محەممەد، کەناڵی پەیام، چەمچەماڵ.